ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی ئەو کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 14 ئایاری 2025 پێشکەش دەکەین. جێنیڤ گێرێگۆس بڕیارەکانی کۆنگرەی 12مینی پەکەکەی بە دەرفەتێکی مێژووی بۆ ئاشتی لە تورکیا و ناوچەکە پێناسە کرد و وتیشی پێویستە ئیتر بەڕێزۆجەلان ئازادانە لەسەر مێزی گفتوگۆ بەردەوامی با کارەکانی بدات. پشتیوانیەکان بۆ کۆنگرەی 12مینی پەکەکە لە دوای بانگەوازە مێژوویەکی ڕێبەرۆجەلان بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بەردەوامە. جێنیڤ گێرێگۆس ئەندامی ئەنجومەنی شاری پاریس و پارێزەری مافەکانی مرۆڤ لە فەڕەنسا ڕایگەیاند کە بڕیارەکانی کۆنگرەی 12مینی پەکەکە بۆ ئاشتی لە تورکیا و ناوچەکە گرنگیەکی مێژووی هەیە و داوای لایەکێتی وروپا و بە تایبەتی فەڕەنسا کرد کە لەو بارەوە بەرپرسیارەتی خۆیان لە ئەستۆ بگرن. هەروەها وتیشی با خۆشحاڵیەوە پێشوازی لە بڕیارەکانی کۆنگرەی 12ی پەکەکە دەکەم. دەڵێت ئێمە ماوەی چەند مانگێکە چاوەڕێی بڕیارەکانی کۆنگرەی پەکەکە دەکەین چونکە ڕێبەراپۆ داوای لا بەڕێوەبەری پەکەکە کردبوو کۆنگرەی خۆی ببەستێت و لەو بارەیەوە بڕیار بدات. ئێستایتر ئەم پرسە گەشەی کردووە. هەروەها گێرێگۆس باسی لەوەش کرد کە پەکەکە نەک تەنها شەڕی دژی داعش کرد بەڵکو بۆ چەسپاندنی سەقامگەری و ئارامی لە ناوچەکەدا هاوکاری کردووە. دەشڵێت با لە بەرچاوگرتنی ڕاگەاندنی هەڵوەشانەوەی پەکەکە و کۆتایی هێنان با تێکۆشانی چەکداری بەرەو پێشچوون لە دانوستانەکان لەگەڵ ئەنقەرە و ئەردۆغان بۆ دانان بە هەموو مافەکانی گەلی کورد گرنگە. بۆیە داوا لایەکێتی وروپا و فەڕەنسا دەکەم لەو بارەوە بەرپرسیارەتی خۆیان بۆ چارەسەری دیموکراتیکی پرسی کورد لە ئەستۆ بگرن و پێویستیشی زانیوە کە یەکێتی وروپا و فەڕەنسا پشتیوانی لە بانگەوازی ئازادی بەڕێزۆجەلان کرد. لە فەرماندەکانی هەپەگا عیرفان ئامەد دەڵێت باوەڕی تەواوتمان با ڕێبەرۆجەلان هەیە و هیچ کاتێک ئەم باوەڕداریە لاواز نەبووە و دەشڵێت تا ئێستا نەکەوتونێتە دوودڵیەوە و لە ئێستا بەدواوەش ناکەوینە هیچ دوودڵیەکەەوە و هەموو شتێک دەکەین بۆ پرۆسەی سەرۆک. عیرفان ئامەد لە کۆنگرەی لە وتارێکیدا لە کۆنگرەی 12مینی پەکەکە ڕایگەیاند کە ڕەنگە لێرەدا هێندێک بڕیار وەرگرین بەڵام بێگومان مەرجیشمان هەیە. دەبێت لە بابەتی پرسی کورد و چارەسەریدا دەوڵەت هەنگاو بنێت و قەناعەتمان پێ بکات. بڵێت ئیدی منیش دوژمنایەتی ناکەم. هەروەها عیرفان ئامەد دەشڵێت پێویستە هەنگاوی یاسایی لەلایەن دەوڵەتەوە بنرێت و حەقیقەتی خۆی نیشان بدات. یەکانگیری لەسەر ڕاستی و هێڵی سەرۆکایەتی حەقیقەتی ئێمەیە. دەشڵێت من بۆ خۆم تا کۆتایی بە هەموو جۆرێک باوەڕێم بە سەرۆک هەیە و تا ئێستاش هیچ دوودڵیەکم نەبووە لەوەدا. لە ئێستا بەدواوەش گەر سەرۆک ئاپۆ هەنگاوێک بنێت بۆ سەرکەوتنی ئەو هەنگاوەی کە بکرێت و ببێت بیکەین لەسەر ئەو بنەمایە هیوای سەرکەوتن بۆ هەواڵان دەخوازن. وەرکشۆپی کوردی پەرلەمانی ئەوروپا ناسراو بە PE ڕایگەیاند کە پاش بڕیارە مێژوویەکەی پەکەکە پێویستە تورکیا ئەم دەرفەتە بقۆزێتەوە بۆ ڕاگررتنی هێرشە سەربازیەکانی و ئازادکردنی زیندانیانی سیاسی و ئازادیە بنەڕەتیەکان مسوگر بکات. وەرکشۆپی کوردی پەرلەمانی ئەوروپا بە دڵخۆشیەوە پێشوازی لە بڕیاری کۆتایی هێنان بە پارتیەکارانی کوردستان و تێکۆشانی چەکداری کرد و ڕایگەیاند کە ئەم بڕیارە کۆتایی هێنانی سەردەمێک نیشان دەدات و لە هەمان کاتدا سەرەتای تێکۆشانێکی نوێی دیموکراتیکە بۆ ئاشتی. هەروەها PE ڕاگەیاندراوێکیشی بڵاو کردەوە و داوا لە پەرلەمانی تورکیا دەکات کە لە پرۆسەکەدا ڕۆڵ بگێڕێت و پرۆسەکە مسوگر بکات. هەروەها دەشڵێت سەرڕای ئاگربەستی پەکەکە سوپای تورک بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر بارگاکان و کۆنگرەی پەکەکە لە هەلومەرجێکی زۆر سەختدا بەسراوە. داوا لە تورکیا کراوە هێرشەکان ڕابگرێت و مەکانیزمی ئەمنی و مسوگری پێویست بگرێتە بەر بۆ پرۆسەی ئاشتی. هەروەها ئاماژە بۆش کراوە کە پێویستە تورکیا هێزەکانی لە هەرێمی کوردستان عێراق بکشێنێتەوە و هاوکاری و ئاسانکاری بۆ ئەو ئاوارانە کە وڵاتی خۆیان بەجێهێشتووە بکات و
سەبارەت بە بارودۆخی سووریاش ئاماژەی بۆ کردە کە تورکیا بانگەشی ئەوەی کا ئیداری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سەرباپەکەکەیە وەک پاساوێک بۆ هێرشە داگیرکاریەکانی بەکاری هێناوە. بەڵام بەبیری دێنێتەوە کە ئیداری خۆبەڕێوەبەری هەتا ڕەشە نەبوو بۆ ئاسەر ئاسایشی تورکیا و بە هەڵوەشانەوەی پەکەکەش دەبێت هێرشەکان نەمێنێت. لا کۆتای ڕاگەیاندراوەکەشدا داوا لە دامەزراوەکانی ئەوروپا کراوە کە بۆ بەجێگەیاندنی ئەم دەرفەتە مێژوویە بۆ بەرقەرارکردنی ئاشتی و دیموکراسی ئەرکەکانیان بەجێبهێنن. وتەبێژی سکرتێری گشتینەتەوە یەکگرتووەکان ستێڤان دوژاریک لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دەڵێت سکرتێری گشتینەتەوە یەکگرتووەکان ئەنتۆنیو گوتێرەش بە ئەرێنی پێشوازی لە بڕیاری خۆهەڵوەشانەوەی پەکەکە دەکات. هەروەها ستیڤان دوژاریک دەڵێت پێکهێنانی ئەم بڕیارە بەمانای هەنگاوێکی گرنگی چارەسەرکردنی ڕێگەی ئاشتیانەیە بۆ ئەو شەڕ و پێکدادانەی کە ماوەیەکی زۆرە بەردەوامی هەیە. لە کۆتاییشدا دەڵێت نەتەوەی کردوەکان پێویستە بە ئاشتی هاوکاری هەموو جۆرە تەفگەرێک بکات و پرۆسەکان ئاسان بکات. جەختیش لەوە دەکاتەوە پێویستە لەسەر ئاستی هەرێمی و نێونەتەوەی پێشوازی لە پرۆسی ئاشتی بکرێت. هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی تونجار باقیرخان لە پەرلەمان لە کۆبوونەوەی فراکسیۆنی پارتەکەی ئاڵچەنگاندنی بۆ چەندین بابەتی گرنگی ڕۆژ کرد و ڕایگەیان دەرگای پرۆسەیەکی نوێ کراوەتەوە کە چەندین ساڵە خەونی پێوە دەبینین. دەبێت دەوڵەت ببێتە دامەزراوەیە کە دادپەروەری بەدی بهێنێت و ئازادیەکان جێبەجێ بکات و هەروە تونجار باقیرخان وتیشی با پەرلەمان گوێ لە دەنگی ئاشتی گەل بگرێت و دەبێت لە پەرلەماندا هەموو کەسێک بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکات. هەروەها هاوسەرۆکی دەم پارتی ڕاشیگەیان ئەم بانگەوازە تەنها بۆ کوردنیە بەڵکو پەیامێکی گرنگە بۆ کۆمەڵگەی تورکیا و ڕایگشتی جیهانی. هەروەها باسیشی لەوە کرد کە ناونیشانی ئاشتی و چارەسەری لە ئێستادا پەرلەمانە. لە کۆتایی قسەکانیشی داوتی سوپاسی ڕێبەرۆجەلانی کردووتی لە پەرەبێدانی ئەم پرۆسە مێژوویەدا بەرپرسیارەتێکی مێژووی لە ئەستۆ گرت. لە شارەکانی جنێڤ و سولوتۆرنی سوئیسرا یادی هەردوو شەهیدی پێشەنگ و دامەزرێنەری پەکەکە عەلی حەیدەر قەیتان و ڕزا ئاڵتون کرایەوە. لە مەراسمی یادکردنەوەکەدا ڕایانگەیان ئەوان خاوەنداری لەو نرخ و بەهایانە دەکەن کە دامەزرێنەرانی پەکەکە بەرهەمیان هێناوە. لە مەراسمەکەی شاری جنێڤدا ئیبراهیم یوکسۆ لەندامی کۆمسیۆنی بنەماڵەی شەهیدان ڕایگەیان ئەوان خاوەنداری لەو بەهایانە دەکەن کە عەلی حەیدەر قەیتان و ڕزا ئاڵتون با تێکۆشانی خۆیان بەرهەمیان هێناوە. هەروەها لە یادەکەدا کورتە فیلمێک لەسەر قسە و کە لە قسە و وتارەکانی عەلی حەیدەر قەیتان و ڕزا ئاڵتون بەرهەمات بوو نمایش کرا. لە کۆتای مەراسمەکەشدا پەیامی ڕێبەرۆجەلان کە بۆ شەهید بوونی قەیتان و ئاڵتون ناردەبووی خوێندرایەوە. هەروەها لە ناوەندی کۆمەڵگەی دیموکراتی کوردانی سولتۆر مەراسمی یادکردنەوە بۆ کادرە پێشەنگەکانی پەکەکە قەیتان و ئاڵتون بەڕێوە چوو. هەروەها لە تۆزەڵچایری ئەنقەرە وارێکە لە شەیدانی پێشەنگی پەکەکە عەلی حەیدەر قەیتان هەواڵ فواد کە لە 3 تەموزی 2018 شەهید بوو. هەروە ڕزا ئاڵتون کە ئەویش لە 25 ئەیلولی 2019 شەهید بووە مەراسمی پرسە و یادکردنەوە بەڕێوە چوو. لە مەراسمی یادکردنەوەکەدا پەیامی حیاتی قەیتان برای عەلی حەیدەر قەیتان کە لە زیندانی ئەمنی بۆ لۆ زیندانی کراوە خوێندرایەوە. پەیامەکەی حیاتی قەیتان لەلایەن ئایتەن کورد و جێگری دەم پارتی دەرسیم خوێندرایەوە و حیاتی لا پەیامەکەیدا نووسیوێتی سری ڕێبەراپۆ هەواڵان و گەلەکەمان و بنەماڵەکانمان سەلامەت بێت ئێمە تا کۆتایی لەگەڵتانین. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک لە پەیامێکدا ڕایگەیاندووە سوپاسی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لە پای بڕیاری هەڵگرتنی سزا سەپێنراوەکانی سەر سووریا دەکات. هەروەها ئاماژەی بەوش کردووە هیوادارن ئەو هەنگاوە پشتیوانی سەقەمگیری و دووبارە بنیاتنانەوە بکات کە ئایندەیەکی گەشتر بۆ تەواوی سووریەکان بەدیدێنێت و سووریا هەمیشە شایانی باشترینە.
دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا پێش ئەوەی لا دووەم ڕۆژی سەردانەکەیدا بەرەو قەتەر بڕوات ئەمڕۆ چوارشەممە لا ڕیاض لەگەڵ سەرکردی وڵاتانی کەندا و هەروە ئەحمەد شەرع سەرۆکی سۆریا کۆ دەبێتەوە دوای ئەوەی ترامپ لامیانی وتارێکیدا لە کۆڕبەندی بۆ بەرهێنانی سعودی و ئەمریکا دوێنێ هەڵوەشانەوەی سزاکانی سەر دیمەشقی ڕاگەیان بڕیارە لە پەراوێزی لوتکەی کەندا و ئەمریکا لاگەڵ شەرع کۆ ببێتەوە. ترامپ ڕایگەیاند لە سەرداوای محەممەد بن سەلمان شازادە جێنشینی سعودیا فەرمانی هەڵگرتنی سزاکانی سەر سووریا دەدات. ئەمەش گۆڕانکاریەکی گەورەیە لە سیاسەتی ئەمریکادا. بەرپرسێکی کۆشکی سپی جەختی کردوتەوە ترامپ دوای هەوڵی دیپلۆماسی چڕ بۆ ڕێخستنی کۆبوونەوەکە لەگەڵ شەرع ڕازی بووە بەبێ ئەوەی وردەکاری زیاتر بخاتە ڕوو. هەروەها ترامپ لەگەڵ سەرکردە و نوێنەرانی 6 وڵاتی ئەنجومەنی هاریکاری کەندا و کابریتی لا سعودیا ئیمارات بەحرین قەتەر کوێیت و ئۆمان کۆ دەبێتەوە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا. ناوی من ماجدەیە کوردنسیۆنا کۆنگرەستار کانتۆنا فراتێ د سێریدا شخصێ رێهاواڵی هەفرین خەلف ئەم هەموو شەهیدên tevgera azadiyê bi bîr tînin û em bejne xwe li beramberî wana ditawînin ji xwe wekî tê zanîn di var rojên me yên dawê da yê ku bi navê em bêjin Hatêm Abû Şeqra di rejîma nîda hate teyîn kirin li ser em bêjin kanton û herêmên Reqayê Hesikê û her wiha deverên dîtir ji xwe em dinêrine yanî çawa ku qatilekî bi em bêjin hîn di lîsta terorê de ya careke dînê bi awayekî hovane yanî çawa ku êrişe ser rêhevalê hefrîn xelef û şefêrên wî bi hevalbendên xwe çawa bi êrişekî hovane heval gîştin asta şehadetê dîsa careke dînê kesayetên wiha pêwîst e di mehkeman da bêne em bêjin mihakeme kirin careke dînê em dinêrine çawa ku rejîma nû em bên va kesana didine ser hukme helbete bi ser navî tevahî jinên Bakur û Cilatî Sûrî em vê biryarê şermezar dikin û tu carî jî em ne bi vê biryarê re ne û em ne qebûl dikin kesayetekî em bêjin hîn di lîsta terorê de ye careke dînê herêmê me hukum bike yanî çawa ku di rojên me yên em dibêjine tekoşîna jin hîn bilindtir bibe asta em bêjin tekoşînê hîn bihtir em bêjin rol û misyonekê em bidne nava civakê çawa ku yani brastînî jê rêhevalê hefrîn yani kar û xebatekî em bêjin di partiyekî siyasî da bû careke dînê duê derê da gel bi rêxistin dikir bi taybet jin bi rêxistin dikir yani helbete em jî vê biryarê şermezar dikin û tu carî jî em qebûl nakin dîsa jî em dibêjine kesayetên wiha pêwîst e di alî saziyên em bêjin navnetewî da bêne muhakemekirin ji ber ku hîn di navê wana di lîstê terorê de ye yani helbete jî me got yani çawa ku li seramserî Bakur Cilatî Sûrî kesên hane wiha careke dînê em dinêrine yanî ne tenê em bêjin Hatêm Abû Şeqra hîn hene kese dinê hene em bên di Sûrî da cî xwe girtine careke dînê em dibêjine yanî hîronî em jî parçak ji vê erdîne parçak ji erdê Sûrî ne ku çawa em bêjin li herêmên me bi keda şehîdan bi berxwedaniya şehîdan careke dînê me va herêma ji terora Daişê rîzgar kir û tu carî jî em dinêrine yanî çawa ku hîn asta tekoşîna bi taybet rêhevalê jin yê ku canê xwe feda kirin yê ku em bêjin hîn bîtir xwastin di nav civakê da rol û misyonekê bilîzin yanî careke dînê ve kesana têne li ser hukme yanî helbete me got yani çi qaska jin li seramserî Bakur û Cilatî Sûrî heye yê ku çalakî yê ku daxuyanî yê ku em bêjin derketin bi rêbortajan va qerara û va biryara şermezar kirin helbete dîsa jî careke dînê em dibêjin yani çi dibe bila bibe kesên hane ku sûcdar kesên hane ku em bêjin careke dînê destê xwe di xûnên rêhevalên me da hene bi şehadetê wana hene pêwîst e bêne mehkûm kirin dîsa jî em dibêjin yani çawa ku li alî navnete
وی یعنی کسین هانه وها پیوسته بین محاسبه کرن پیوسته جارک دینه ام بیژن کسین وها دوره ام بیژن و دفرانا کردن یعنی جارک دینه عالی محکمه نافنتویدا بین محاسبه کرن براستینی جی کسین وها هلبته نیرینن گل نیرینن جواکه کسین هانه که سوجدار کسین هانه که ام بیژن دخوازن تول هویان دخوازن فتنه چه بکن یعنی مدیجی بری و یعنی چاوا که دشمن دخواست جارک دینه د نافبری کردان و عربان دا د نافبری هر کسین هانه کل وهری مجیان دکن فتنه که جارک دینه بدنا چه کرن کسین وها پیوسته در وای وهری مانابن د زندان دا بین محاسبه کرن نکو جارک دینه لسر فرقیان ورنه تعیین کرن و جارک دینه ام بیژن بین ارکتار کرن لهلبته دیسا جام د بیژن چد به برابه جارک دینه لسر ناوی تواهی جنان لسر ناوی تواهی به کاته اینها نکو جارک دینه لباکر و جلاتی سوری هم دبیجنه بریارین وها هلبته لسر هم بیجن کسایتین وها جارک دینه بینه گرتن و دیسا جی یعنی جارک دینه کسی اینها نکو دخوازن به فکران نتوا دموکراتیک کار بکن کسی اینها نکو عدالت دمشینن کسی اینها نکو دکانبن و جواکه بریوا ببن کسی اینها نکو جارک دینه سازیان دا جی خواه بکن و دناوا گل دا بین قبول کرن او کسانا بین سر حکم یعنی شخوا هم دنیرنه یعنی چاوا هیرونی که ده پروژه یا ریوربریا خواستر دا کس اینها نکو بین ارکدار کرن پیوسته بناوی گل بین هل بجارتن و بین ارکدار کرن لی جی هم دنیرنه لترسی و هیرونی هر تشت بذهنیتا دستلادار بذهنیتا ام بیجن ظلام جارک دین تین ارکدار کرنه یعنی و بریارا یعنی هلبته کل لسرامسری ام بیجن سوری جارک دین کسین وها بین ام بیژن ارکدار کرن هلبته و نیرینین گل و بریارین گل و جارک دینه ام بیژن کسایتن وها بین نه قبول کرن یعنی پیوسته بین ام بیژن محاکمه کرن هلبته جی دیسا جی ام دبیژن هریمان ما یعنی ام دبیژن نمونه هانه که پیوسته که هر کس جری وربریا خواستر بگیره کسی هانه مقبول بن کسی که نیف جواکه دا دکانه بن کارو خباته بکن کسی هانه که دکانه بن و سازیانا و کسی هانه که ام بیژن جارک دین جواک جیوانا قبول بکه پیوسته که بین ارکدار کرن شخوا ام دبیژن هریمان ما جپرنگی پیکته یعنی حتی نیم دنیرنه یعنی چاوا که هندر سوری دا کرد هنه عرب هنه آشور هنه ترکمان هنه یعنی دوی در که دا جی اولو باوری دناو سوری دا پره سوری یعنی پرنگی آخواه یعنی جارک دین ام دنیرنه نافداره یعنی هم ام بیژن کسین هانه کد خوازن کار بکن خباته بکن هلبته دناو سازین مدا جحمو آلین و دراست تینه کرن و تینه ارکدار کرن یعنی کسین وهاجی هلبته یعنی دناو جواکی دا و نینه قبول کرنه